بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. إن شاء الله لخيرين ولخير آمنين ولم رؤيا باسي كي يكبح وصدكين بزانين يعني چي همو تاجير كاني دنيا بقرر بلشتك هي لما ملي بازرقانية يكبح وصد به على النية أي باب زانين لخير اشتيوها من دسكويت بله هل الرجوكي خومانا كخواي قولي لما قبول كادا فرمي كل عمل ابن آدم له إلا الصيام فإنه لي وأنا أجزي به. همو كردوكاني آدمي ذات بو خويتي إلا روجون به كبيني خوم خويتي خوم پاداشتي الله نجاشتي ببي حساب خواي قولي خوي پاداشتي باتوا رقمي لينيا أبي چي به بيوتي انفينيت بيوتي بسنور ما لا نهاية. خۆی گەورە خێری بۆ بەنی ئادەم واداناوە کە ئەم خێرە زیاد بکات. یعنی کە بی بە فەقیر پاری فەقیرەکە زیاد بکانە پاری دەوڵەمەندەکەش زیاد لای ماسە تێنەگەیشتن بخوا دووباری کەرەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ما نقص مال عبد من صدقة فەرمێ پارەی بەندە لە بەخشین کەم ناکە. واتە چەند بەخشیت ئەم پارەیەکە سبحان الله يعني ما وصل بحساب الرياضياتيش. آخر بيغمري خوا صلى الله عليه وسلم فمي ثلاثة أقسم عليهن سيشت هي سوني لسرخهم باشا أكيد بيغمري خوا سوني بهم بقاتا باوري بيبكين نعم بس أم سيشتا لما زني أقل أشياء تدروا بوي بيغمري خوا سوني من أبو خوا فما ما نقص مال عبد من صدقة. الله هەر کاتێک عەبد پارەیەکی بەخشی پارەکی کەم ناکە. دووەم هەر کاتێ عەبد لە پێناوی خوای گەورەیە کەسێکی بەخشی کە زوڵم و تەعەدای لێ کردبوو خوێن لە بینیان نابوو پێغەمبەری خوا فەرمێ ئیلا خوای گەورە بە عیززەترێکە لەوەی کە خەڵک باسێکە نەفەرمێن پیاو نەبوو تۆڵەی بۆ نەکرایەوە. خاڵی سێم فەرمێ وما فتح العبد باب مسألة إلا فتح الله عليه باب فقر. هەر کاتێ عەبد دەرگایەکی سوال لە خۆی کاتەوە إلا خوای گەورە دەرگایەکی فەقیری لێ کاتەوە. واتە بە سوالێکە دەوڵەمەند نابێ لێرە کلێنێکە گرێ لەولا کونێکی تری تێبێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ سوێنە خۆم کەواتە سوێنەکەی پێغەمبەری خوا لەسەر سەرمان چونکە بۆ ئەمە شاهیدمان هەیە دیقەتی ئەوانە بن کە بەخشن بزانە قەت پاریان کەمەکات کورد دەڵێ خوایە قەت دەست نەکەی بە کیسەی خاڵیە يعني حد دەستەکات بە گیرفانیا و حد لی دەرێنێ بەرکەم ناکات تاو نابێ بەڵێ قەت دەست ناکات بە کیسەی خاڵیە ئەم کەسە. بەڵام ئەم خێرە ئەبێت چۆن بێ ئەبێ خێرەکەی ئیبن عەوف بێ. ئەفەرمێت جارێکیان لە کاتی ناڕەحەتی و تەنگانەیە لە کاتی برسێتی ناو مەدینەیە قافڵەی عەبدوڕەحمانی کوڕی عەوف گەیشت. الله هەموو خەڵک بە تاجیرەکانی شەولەی کۆبوونەوە فەقیر لە تاو برسێتی تاجیرەکانیش لە تاو ڕبح و قازانج وتیان عەبدوڕەحمان بوەستە و تۆ جوملە فرۆش و ئێمە مفرەت وەرە پێمان بفرۆشە. وتی بە چەند یەک بە دوو چی زیاتریان ناوە بخوا دڵێوێ خۆی بۆ ئەمە ڕاگرێ. وتیان یەک بە سێ چی زیاتریان ناوە هەی بێنە بەر چاوی خۆت چەند دەفتەرت داوە ئەو نێتەوە شوێنەکەی. وتی عەبدوڕەحمان لە ئێمە زیاتر تاجر لەم بازاڕەیان نییە چێ زیاتری یاوە با بزانین. وتی یەک بە 700یان داومە تێ ئینجا بڕۆن دابەشی کەم بەسەر فەقیری مەدینەیە. فەرمێ ئەو ڕۆژە هەموو کەسێ بەشی خۆی بردەوە. ئەمە خێرە ئەمە ئەوەیە کە مامەڵەیە گەزانی لەگەڵ خوای گەورەیە بکەیت. عەبدوڕەحمان لێزان بوو ئەیزانی پارە چۆن و لەکوێیە سەرفەکات. ئەها عەبدوڕەحمان ئەزان باوکی من عەبدوڕەحمان بە قیاسی ئەمڕۆ لە ئاستی ملیۆنەرەکانی جیهانی ئەمڕۆیە چەنەم بوو؟ عەبدوڕەحمان خاوەنی 1 ملیار دۆلار بوو. ئەو مڵکەی ئەو هەیبوو لە ئاڵتون و لە مەڕووماڵات و لە باخ و لە سەروەت مەزەندە ئەکرێ بە 1 ملیار و شتێک.
لەگەڵ ئەوە شابەیانی دینارێکی ئەبەخشی ئێوارە خوای گەورە 100 قستەوە شوێنەکەی. ئەلێ من چی بکەم؟ هەر ئەبەخشم و خوای گەورە ئەم داتێ. ئەوە قیاسی پەروەردگارە. فەرمێ وما أنفقتم من خير فهو يخلفه. هەر کاتێ ئێوە بەخشیتان ئەوە خوای گەورە ئەهێنێتەوە شوێنەکەی. هیچ خەمێکتان لێ نەبێ. دڵتان لای ئەوە نەبێ. وما أنفقتم من شيء نافەرمێ من خير، ئەفەرمێ هەر چیەک بەمێشکی تویانە بیبەخشە خوای گەورەی هێنێتەوە شوێنەکەی فهو يخلفه وهو خير الرازقين. خوای گەورە ڕازقە. خۆشەویستەکەم ئەو پارەی کە لای تۆیە عەبدوڕەحمان ئاسانەی بەخشیت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خوای گەورە هەیە پارە و سەرەت و سامانێکیان هەیەتێ بۆ ئەوەی کە بەسەر بەندەکانە دابەشیکەن. ئەگەر نەیان بەخشی لیانە سێنێتەوە ئیدا بە کەسێکی تر کە مستحق بێ و بەسەر مستحقی نادابەشیکە. بۆیە یە ابن ئادەم ئەنفق ينفق عليك. بەنی ئادەم ببەخش پێتە بەخشتێ. الله ئەمە قسەی چێیە؟ ئەمە قسەی پەروەردگارە. ئەی مەلایکەتەکان هەموو بەیانیەک دوو مەلایکەت کە ڕۆژە بێتەوە دوعاکەن ئەڵێن اللهم أعطي منفقا خلفا اللهم أعطي ممسكا تلفا. ها کورد دەڵێ هێشتا خێر و شەڕ بەش نەکراوە. ئەم دوو مەلایکە لەم ئاسمانە ئیشان چی بوو هاتنە سەر زەوی داوا ئەکەن کە مەلایکە تاوانی نییە و دوعاکی ڕەت نابێتەوە. فەرمێ خوای گەورە ئەوەی بەخشی بۆی قەرەب بووکەرەوە، ئەوەی کە گلیدایە بۆی پەردکە، ئەوەی کە ئاوا نوقانی ئیتر کە ئاوا هیچ مەجانی نەما لە شوێنی پەنجەکانی شوێ بێتە دەرەوە کە ئاوا دەستی کردەوە سفر بێ. ئەوەی کە ئاواشی کرد و بەخشیەوە خوای گەورە ماڵی بۆ زیادکە. ئەمەیە. بەڵێ هەر ئەوەندە لەمە خۆشترتان پێ بڵێم کە ناونیشانی بەرنامەکەی لەسەردا مەزراوە ئەفەرمێت مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء. خوای گەورە نمونەیەکمان بێنێتەوە کە تێی بگەین. نمونەی ئەوانەی کە ئەبەخشن لە پێناوی خوای گەورەیە دەنکە گەنمێک، دەنکە جۆیەک، دەنکە برنجێک، دەنکە گەنمەشامی ئەکەن بەژێر زەویەوە کە ئەمانە پێوتە قوتی ئینسان. خوای گەورەش نمونەیەکمان بۆێنێتەوە کە هەموو خەڵکێتی بگا، نمونەی قورس و تایبەتمەند ناهێنێتەوە. ئەفەرمێ ئەم دەنکە گەنمە کە کردێ بەژێر زەویەوە بە هەموو قیاسێکی عەقڵ کۆتایی پێهاو تیاچوو سرە خوارد نەما بۆ داوپۆشی تەواو کەسێکە و مرد و بێئومێد بووی لێی. فەرمێ وەکو ئەم دەنکە گەنمە وایە کە خوای گەورە بەرەکەتی خۆی ئەڕژێنێ بەسەریا و ئەم دەنکە گەنمە گەورە ئەبێتە و لقەکاو پەلوپۆ ئەکاو ئەنجا گوڵ ئەگرێ ئەنجا 700 دانە دەنکت ئەداتێ. تخوا لەوانی کە کشتوکاڵەکەم پرسیارکە بڵێ گەنم چەند بە چەندی بڕێ ماشەڵڵا مامۆستایەک بە 50 بڕی. خوای گەورە فەرمێ یەک بە 700 ئەی بڕێ. الله هەر ئەو گەنمەی تۆ خوای گەورە وێ عەقڵی گەورەکە فەرمێ ئەو گەنمەی تۆ دەتوانی بیکەی بەیەک لەسەر 700 بڵێ ئەگەر بتوانیت دەستکاریەکی کەیت و پیت و بەرەکەتی و ئیشی بۆ زیاکەی لەمە دوعا دەنکە گەنمێ ئەکرێ 700 دانە گەنم بگرێ. ئەو خوای گەوری مێشکان بۆ ڕاکێشێ. بەڵام لەولاوە دەرز و پندێکمانەیاتێ کە مەترسن. بۆیە یەکێ لە عالمەکانە فەرمێ نمبینیوە دەنکە گەنمێ بەقەدەر چێوەکان قورس بن وەکو دەنکی خێر. الله یعنی ئەم دەنکە ئەوە گەورە بێ هەر ئەوەش ناخۆشەویستەکەم والله يضاعف لمن يشاء. ئەجا خوای گەورە ئەگەر ڕەخەمی لێ نایە تەسەوورمان ناکرد بەس کە ڕەخەم لێ ئەدا بۆ ئەوەی کە شتەکان بیستە بدوک و خۆی بێتە بە چاوان. ئەجا خوای گەورە بیتە زیادێکەمان بەخوا لەوانەیە بیکە 5,000 کا 10,000 کایکا بە 7 دەنێک 10 دەنێک هەر ئەوەیەتە خۆ لەمە زیاتر نییە کاکە. تیجارەتی دنیا هەر یەک بە 2 1 بە 3 نا تیجارەت لەگەڵ خوای گەورەیە یەک بە 700 ترسی لێی نەبێ. بەڵام ئەم یەک بە 700 ئەبێ نیەتی خاوەنەکەی حازر بێ هەروە بەگاڵتە نییە هەروە بە هەدەر نییە. ئەبێ بزانی چۆن و لەکوێیە چی بەکارەهێنیت. زۆر جار خێرێکەکەی حەجێکەکەیت هین حەج ئەلێ یەخوا مامۆستا بۆ بە حەجێ بێ
واللهی حەجێک شتێ بکە هەرەوە خێرتەگی ڕاستەکە بۆ ئەو نە ئەو پارەیە شوێنی گرتووە وەکو ئەو دەنکە گەنمە وایە خۆشەویستەکەم ئەو دەنکە گەنمە لەو کاشیە بڕوێنە بەرەگرێ نەخێر لە ئەرزێکی وشک بیڕۆنە بەرەگرێ نەخێر ئاوی مەیە بەرەگرێ نەخێر بەهەڵە لە شوێنێکا بیچێنە نەخێر خزمەتی نەکە نەخێر کەواتە ئەو دەنکە گەنمە ئەبێ شوێن بگرێ ئەگەر شوێنی خۆی نەگرت حوسەتەکەت نایاتێ کەمتر لەوانەیە بوو کێشێتەوە بڵێ وەڵا بەروبوومی ئەمساڵمان بەرەڵا کردو هیچی لە سەوز نەبوو بۆیە ئەبێت ئەوە ئیخلاص و ئەوە پاکی و ئەو نەش بە دوای خەڵکا بگەڕی مستحەقە بدۆزیتەوە نەکەر بگەڕی بزانی چێ داواکە بیدی بەوانە ئەوانەی کە داوا ناکەن و ڕوو شەرمێکیان هەیە ئەوانە بێبەش بن لە تۆ لەبەرەوە بێ دانە بەدانە چۆن بە دوای دینارێکی زیادەیە ئەگەڕی اینجا بەخوا خەڵکی لای خۆمان ئەلێ بەخوا مامۆستایسە دۆلار لێرە بەونەیە نەقلی کەم بۆ فڵان وڵات دەبێ بەخوا چاک هەموو خەڵک خەریکی و کاسبیەیە یەک بە چەنە ئەمە بەخوا یەک بە پۆین دووە یەک بە پۆین یەکە بۆ معلوماتان زیاتر نییە لەمە یەک پۆین یەکە یەک پۆین دووە زیاتر نییە یەک بە حوسەت هەن نەکردووە وە لەگەڵ خوای گەورەیان مامەڵە بکە ئەو بەرەکەتە تەیاتێ کە پێغەمبەری خوا کابرایەک هاو وتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم حشترە لە پێناوی خوای گەورەیە یەک حشت بیبە بۆ جیهاد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی لەکە بها یوم القیامە 700 ناقة لە قیامەتە 700 حشتر وەرگرەوە الله کوێ ماوەسەم تیجارەتە لەکوێیە کاکە بە خەمێک لە خۆمان بخۆین ئیشێکی لەسەرکەین بەڵێ بۆیە بەڕێزەکانم ئینسانی ژیر و عاقڵەوەیە کە ئەزانێت چۆن مامەڵە ئەکا و پێویستیش ناکە پێغەمبەرەکەی سوێنی بۆ بخوا چونکە لە فەزلی پەروەردگار ئەو نەسیقەی ئەبوو بەکرمان هەیە بە پێغەمبەرەکەمان ئەڵێن ئین کانە قال فقط صدق ئەی پێغەمبەری خوا تۆ بەس بفەرموو بخوا ئێمە چ پێویستە کاتۆ سوێنمان بۆ بخۆی بەڵام خەڵکێک هەیە باوار بە واقعەکە ناکە پێویستی بە سوێنەکەیە بەڵام ئێمەی شوێن کەوتووی تۆ ئێمە کە لە واقعا بینی ومانە ئەوانەی کە بەخشندن هیچ کاتێک خوای گەورە فەقیری نەخستون و هەردەم دەوڵەمەند بوون و هەردەم خاوەن کاسە و خاوەن خان بوون ئەمانە قەت خوای گەورە ئەم خەڵکە پەک ناخا اینجا ئەرزێک بتوانێت یەک بە 700 باتەوە بە ئادەمی زات خوایەک ناتوانێت زیاتری باتێ بەڵێ ئەتوانی مامۆستا نمونەیەکمان لە پزیشکیاوەی تێ بەڵێ ئەو کەسێک کە خوێنی پیسە دکتۆر پێیە لە بڕۆ خوێن بە یاخود خوێنی زۆرە خوێن ئەیات خوێنێکی پاکە بێتەوە حیجامە ئەکات فروزەکەم کە بەڵام خوێنەکەی گەشە بێتەوە و زیاد دەکات بۆیە کەسە بینی ئەڵێ وەڵام من کاکتۆ تا ئێستاکەن لەوانەیە ئەو نەبوتڵ خوێنم مابێ خوێنیشی کەم نەکردووە بێتەوە شوێنەکەی ژیانی شەروایە بەڵێ ئێمە ئەبێت چۆن بین ئێمە ئەبێ لەگەڵ پارە و ماڵا چۆن بین و چۆن ئەم قەناعەتەمان بۆ ڕاسخ بێ کە ئەم مامەڵەیە گەورەترین بازرگانیە ڕەبی حەلبەیە گەورەترین تیجارەتە ئەگەر دەستمان تێی بچێ وەلی بزانین وەسیقەمان هەبێ بۆی کە خوای گەورە کە بەخشیمان ئەیهێنێتەوە شوێنەکەی نەک بەدانەیەک و بەدوان بگرا بەبێ سنوور بەڵێ ئێمەش کەواتە ئەبێ ئەو خاکە بین کە ئەمەی لێ هەڵەکڕێ بڵین وەک خاک بە فەیز بە بۆ هاوجنسی خۆت وەک خاک بە فەیز بە بۆ هاوجنسی خۆت خاکیش ئەبێتە دایکی دڵسۆز بۆت خوا فەرمیەتی تۆ هەر ببەخشە 100 هێندەی ئەوت بۆ دێ مەلەخشە ئەو ڕزقەی کەوا خوا بۆت ئەنێرێ لە ئەجەل زیاتر لە دوود ئەگەڕێ الله خوا فەرمیەتی تۆ هەر ببەخشە 100 هێندەی ئەوت بۆ دێ مەلەخشە یعنی 100 هێندەی ئەوەی کە هی بە فەقیرەکە یەتەوە بۆ تۆ مەلەخشە دڵە دڵ مەیە ئەو ڕزقەی کەوا خوا بۆت ئەنێرێ لە ئەجەل زیاتر لە دوود ئەگەڕێ ئەجا مامۆستا پیرەمێرد لە کوردەواریە دوو پەندی زۆر جوانە هێنێتەوە ئەڵێ ئاوبەری گیرا پەنگ ئەخواتەوە ڕایی بوو ڕێبوار لی ئەخواتەوە وامان بیستووە لە پیاوانی کۆن ئاو بەمانەوە پەیدا ئەکا بۆن
سەرمایەت بۆ خۆت، زەکات بۆ خوا، مێوکە بیبڕی چاکتر بەرەدا. سەرمایەت بۆ خۆت، زەکات بۆ خوددا، مێوکە بیبڕی چاکتر بەرەدا. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.